بەڕێزانم کاتتان باش من سۆران ئیبراهیم خەیاتم بەرنامەی ڕوانگەتان پێشکەش دەکەم. بەڕێزان لەم بەرنامەیە باز لە سیستەمی فریاکەوتن و بەرگری شارستانی یەکەین. ئایا لە کوردستان سیستەمی فریاکەوتن تا چەند سەرکەوتوو بووە؟ بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێزان سۆران حەمزە ڕەسوول بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر، هەروەها دکتۆر شاخەوان محەممەد پسپۆری پزیشکی فریاکەوتن، بامان شێوە هۆگر شاکر بەڕێوەبەری فریاکەوتنی خێرا، لەگەڵ هاوڕێ ئیحسان سەرۆکی لقی هەولێر مانگی سووری عێراقی. بەخێر بێن. سەرەتا پرسیارم لە کاک سۆرانە بێ. کاک سۆران، لە وڵاتان لە ئەوروپا تەنان لە وڵاتە عەرەبیەکانیش ئۆتێلێک ئەسووتێ نزیکەی 100 نهۆمە، سێرەکەی کەس نەبری نارە بێ، نە کەس گیانی لە دەزەیە. لا ئێمە هۆتێلێک ئەسووتێ 4 نهۆمە یا 3 نهۆمە بەدەیان قوربانی لێکێتەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی نەبوونی سیستەمە لە وڵاتی ئێمە کە خاوەن پرۆژەکان لەگەڵ ڕێزم بۆیان مەرجەکانی بەرگری شارستانی کە بۆیان دادەندرێ وە خۆی جێبەجێ ناکەن. بەڵێ باشە، ئەو سیستمان ئەو مەرجانی کە ئێوە یاخود بۆ ئەو مەرجانی کە ئەبێ لە ناو پرۆژەکانە هەبێ، بۆ نمونە ئەلارم، دەرگای دەرچوونی لە ناکاو، ئەو قادرمانەی کە لە دەرەوە ئەکرێ، ئەو شتانە وەبزانم هەتا دوای ئەوەی کە هۆتێلێ نەسووتە بیریانەوە نەکردو شتانە هەبێ. ئێستا بووە بە مەرج بۆ ئەو پرۆژانە؟ لەوەتەی بەرگری شارستانی هەیە لە عێراق ئەو مەرجانە هەیە، بەڵام جێبەجێ نەکردنی دەمێنێتەوە سەر ئاستی تێگەیشتنی ئەو کەسانەی لەگەڵ ڕێزم لەوان کە پرۆژەکان دادنێن. مەرجەکان لە ڕووی بەرگری شارستانیەوە بۆیان دیاری دەکرێ، دەبێەوە خۆی جێبەجێ بکرێ. باشە، لێپرسینەوە نییە کە ئەو ینی بۆ نمونە پرۆژەیە کە جێبەجێکرێن ناچن بزانن کەشفکەن لیژنەیەک پێ بزانێ ئەو مەرجانە هەیە لەنا ئەو پرۆژەیە؟ بەتاکیت پلانی کەشفمان هەیە، ئەمە بە بەردەوام لیژنەی کەشفی بەڕێوەبەری بەرگری شارستانی کە دێتە سەر پرۆژەک بۆی دیاری دەکا خاڵەکان 1 2 3 4 دەبێت جێبەجێ بکەیت. ئەمە خاوەن پرۆژەکە کە جێبەجێ نەکرد یان کاتی دروستبوونی ڕووداوەکە هانامان بۆ دەینتەوە، یان ئێمە ئەگەر هەستمان کرد جێبەجێ نەکردووە سەر خۆمان لێ ئاگادار دەکەینەوە ئیجراعاتی یاسایی بەپێی یاسای بەرگری شارستانی. باشە، و کاتێک کە کارەساتی ڕوئەیە لە هۆتێلێ بۆ نمونە لە ماڵێک زیاتر گلەی ئەەکەن کە ئێوە بە درنگ ئەگەنە سەریان. لە وڵاتی شۆک و هۆڵندا ماکسیمەم 2 دقەیە کە ئەگەر لە کاتی کارەسادا بە 2 دقە ئەگەنە سەر ڕووداوەکە. ئێوە بۆچی درنگ ئەگەن؟ کاک سۆران، بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر ژووری سنترالی هەیە، سنتەری ژووری عملیاتی پێدەرێن کە ژمارەکەی 115ەیە. لەگەڵ ڕێزم بۆ هاوڵاتیان زۆربەی ڕووداوەکان کە ڕوودەدا ژمارەکە نازانن. ئەگەر بە ڕێگای مۆبایلەوە بەکاری بینی دەبیست ژمارە 066 لێدە ئینجا 115. ئەو 115 بە حیاتی خۆی مەشغوڵ نییە. لە کاتی ئاگادارکردنەوەی تیمەکانی بەرگری شارستانی کە دەرەم سنتەری ژووری عملیاتە ئاگادار دەکرێنەوە نزیکترین تیم لە شوێنی ڕووداو چیە، ئەوە تەوجیه دەکرێت لە بۆ شوێنی ڕووداو. ئەمما زەنجاڵی ڕێگاوبان، ڕێگانەدانی هاوڵاتیان بە سیارەکانی ئاگر کوژێنەوە، نەبوونی جادەی بەدیل لە وڵاتی ئێمە، ئەوانە هەموو دەبیتە هۆکار بۆ باشە. جاری وایە ئەشگەنە شوێنەکە، بەڵام ئاگرەکەتان پێ کۆنتترۆل ناکرێ بە زووی. ئەوە کارەکەی چیە؟ چۆن کۆنتترۆل ناکرێت کاکسۆران؟ هەموو ڕووداوک ئاگرکەوتنەوەی لێبی ئاگرەکە کۆنتترۆل دەکرێت. بە خێرایی پێویست کۆنتترۆل دەکرێت بە پێی حەجمی ڕووداوک. باش، هەندێک جار کارمەندانی خۆتان تووشی کێشە ئەبن، ینی کارمەندی خۆتان هەیە غازلی ئەیە ئەبورێتەوە. ئەو ڕۆژە لەو ڕووداوی ئەخیری ئەو ئوتێلی کاپیتۆل زیاتر لە 10 کارمەندی ئێمە تەنگە نەفەس بوون و بریندار بوون. باشەوە کارەکەی چی؟ ئەوە ینی نەشارەزایی ئەوانە یاخود کارەکەی چی بوو؟ نەخێر شوێنەکە حەسر بوو، داخراو بوو، بتڵی ئۆکسسیجینیان پێ، قیناعی وقاییان پێ، کەمامەیان پێ، هەموو شتێکیان پێ. ئەمە کە دەستە ژوورێکی وە
زیاتر لە 19 خەڵک وفاتی کرد لە ژوورێ تاکۆ جەنازانێت و ئینقاز دەکەی دێنێ دەرەوە لەو شوێنە داخراوە شوێنەکە نادیارە و تاریکە و وەختی دەوێت دوای یە مۆڵات بۆ باسی کەرەستە و ئەو ئامێرانی کە ئێوە پێویستانە بەزەمێ بچم بۆ لای دکتۆر شاخەوان. دکتۆر ئەو کاکسۆران باسی شتێکی زۆر گرنگی کرد ئەڵێ لە کاتی کارەساتە ئەو هاوڵاتیە ژمارەی مۆبایلەکە ژمارەی تەلەفۆنەکە نازانێت کە تەلەفۆنکە بە ئاگرکوژێنەوە. ئێستا لە وڵاتە پێشکەوتەکان بۆ نمونە لە ئەمریکا 911 نۆیەکە بۆ هەموو کێشەکان بۆ نمونە تۆ دزیەتە سەر تەلەفۆنەکەی بۆ 911 کەسێک جەڵدە لێیە نەخۆشیی کتوپڕە هەر هەمان ژمارەیە ئاگرکوژانەوە هەمان ژمارە لای ئێمە چەند ژمارەیەک هەیە ئاسایی ژمارەیەکی هەیە پۆلیس ژمارەیەکی هەیە ئاگرکوژێنەوە ژمارەیەکی هەیە بۆچی تەن یەک ژمارەمان نابێ بە تەنها واللهی ئەوە دەبی پرسیار لە ینی کارمەندانی بڵین پارێزگا و لە سەرمستەوەی وەزارەت بکرێ بەڕاستی چکە ئەمە وەکو جەنابەت باست کرد لە هەموو وڵاتێکەوە هەیە یانسی من خۆم لە وڵاتی بەریتانیا دانیشتوم زۆر زیاتر 15 ساڵ لێ نۆە هەموو خزمەتێکی تەروسی بەس کاکسۆرانیش لە وڵەمدا ژیاوە ئەویشی یەک دووە بەڵێ اینجا نازانم ئەو سیستەم بۆ تا ئێستا لێرە بۆ تەطبیق نەکراوە بەڕاستی لە پسپۆری من نییە بڵێن ئەو ژمارەیە نابێتە هۆی ئەوەی کە بتوانی ژیانێک ڕزگارکەی بێگومان ئەگەر بێت و بە زووترین کات سیارەی ئیسعاف بگاتە سەر نەخۆشەکە بە زووت کات بێتە ناو نەخۆشخانە بێگومان چونکە ئەو سەعاتی یەکەم لە سیستەمی فریاگوزاری پێ دەڵێن کاتژمێری زێڕین پێویستە تو لەو کاتژمێرە نەخۆشەکە بە زووترین کات بگەێنە نەخۆشخانە بە زووترین کات چارەسەری بۆ بکرێت دەستنیشان بکرێت و بگاتە ناو نەخۆشخانە لەبەرەوە سیستەمەوەکو چەند حەڵقەیەکە یەک لەو حەڵقانە بپچڕێت ژیانی نەخۆش دەکەوێتە خەتەرەوە بێگومان ئەوەی کە جەنابەت باست دەکرد ئەو ژمارەیەکە کە لە حەڵقە بیدایەکان تۆ حەڵقەیەت نەبوو ئەو حەڵقەیە لەگەڵێکتە ڕەبت نابی دەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە دوا باشە لە ڕوانگەی تو ئەمە بەکارێکی ئاستە مەزانی کە نەخێر یەک ژمارە هەبێت لە کوردستانە بێگومان ئابزانم کارێکی ئاسانە گەر بێت و وەزارەتەکان لە سەرمستەوای وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی پێکەوە ئەو تەنسیقە هەبێ بڕوا ناکەم کە شتێکی ئەستەم بێت باشە ئەو تیمانەی کە ئەچنە شوێنی ڕوودا و شارەزاییان هەیە لە ئێسعافاتی ئەوەلی وڵی من وەکو پسپۆری پزیشکی فراکوتن دەمەوێت بدایەت تعریفێکی پزیشکی فراکەوتن کەم وەکو پسپۆری طبعا پسپۆری پزیشکی فراکەوتن دوو بەشە یەکەیان پێ دەوترێت پری هۆسپیتال کێر واتە فریاگوزگاری دەرەوەی نەخۆشخانەکان وەکیش پێ دەوترێت هۆسپیتال ئەمەرجنسی ئەو پسپۆری ئەمە زیاتر پەیوەندی هەیە بە هۆسپیتال ئەمەرجنسی واتە ناو نەخۆشخانەکان یعنی ئەوانن کە ئەو دکتۆرانن کە ناو نەخۆشخانەکانان بەڵێ بەڵام بێگومان ئێمەش دەتوانین یارمەتێکی زۆر گەورە بین بۆ فریاگوزاری خێرا بۆ نمونە دەتوانین لە مستەقبل دەتوانین لەگەڵەوان بچینە دەرەوە بەڵام لەبەرەوەی ئێستا ئەو پسپۆری لە کوردستان پسپۆرێکی زۆر دەگمەنە ئێستا لە هەموو هەولێر تەنها دوو پسپۆری نێمە کە ئەو پسپۆریمان هەبێت لە پزیشکی فریاکەوتن لە دوهۆک یەک پسپۆرمان هەیە لە سلێمانیش دوو پسپۆرمان هەیە باشە خۆ ڕوودا و بە بەردەوامی ڕوئەیە ڕووداوی نەخوازرا و خۆ شارێکی وەکو دوهۆک چۆن ئەبێ یەک بەزویستم بۆیە باسی بکەم ینی ئێستا سیستەمی فریاکەوتمان هەیە لە کوردستان قصدم ئەوە نییە کە ئێمە سیستەمی فریاکەوتمان نەبێت بەس وەکو پسپۆری نەمان بۆ تا ئێستا من لە 2013 داوام لە کار سیستەمە باشە پسپۆری پزیشکی فریاکەوتن دەبی هەبێت لە ناوخەت نەخۆشخانەکان چکە پسپۆری پزیشکی فریاکەوتن بۆچی نییە دوسێ هۆکار هەیە یەک لە هۆکارەکانەوەیە کە پسپۆری پزیشکی فریاکەوتن کلینیکی تایبەتی نییە لەبەرەوە دکتۆرەکان ئەگەر بێت و حکوومەت یان وەزارەتی تەندروستی دامێکی نەکات دامێکی مادی ئێمە لە 2013 پرۆژێکی گەورەمان تەقدیم کرد بە وەزارەتی تەندروستی زۆر بەدەستخۆشیەوە دکتۆر ڕێکەوت وەزاری تەندروستی پرۆژەکە ئێمە گەیاندە لای سەرۆکی حکوومەت ئیمزای لەسەر پرۆژەکە ئێمە کرد بە زۆر بەداخەوە وەزارەتی دارایی ڕێگری گرت لەو پرۆژێتە دێک بکرێت ئێمە لەو پرۆژەیە دامان بۆ هەر شارێت دە دکتۆر ناتوان وەزارەتی دارایی پارێک دە دکتۆر ئێمە لەگەڵ زۆر ناقەشەمان کرد لە وەزارەتایی بەداخەوەیان ئەو پرۆژیان تدبیر نەکردوە لەو کە سەرۆکی حکوومەتیش ئیمزای لەسەر کرد بوو ئێمە مەبەستمان لەوەی بوو کە دکتۆرەکان پزیشکان ڕابکێشین بۆ ناو پسپۆریە بۆ ئەوی بتوانین ناو خەستەخانەکان زیاتر تەرتیب بکەین سیستەمێکی پزیارکردنی پێشکەوتو دابنین ئێمە لەناو ئەو پرۆژەیە دامان نابوو کە پزیشکی فریاکەوتن نابێت کلینیکی تایبەتی هەبێ هەفتەی 40 ساعت بکە بتوانێت سەرپەرشتی دکتۆرەکە پزیشکانی تریش بکات ئەوە کێشەی بەس ئەوکو بەس ئەگە زەحمە نەبێ یەک دقیقە ئێمە وەکو پرۆگرامی پزیشکی فریاکەوتن ئێستا دامان ناوە لە کوردستان لە
سێنزەوە لە هەولێر سنتەری فێرکردنمان هەیە سەر بە بۆردی کوردستانیە کە دەبنە پسپۆر لەو بوارە لە خلالی 4 ساڵ ئێستا ئەمن لە هەولێر 12 دکتۆرمان هەیە پزیشک کە هاتوونە ئەو پسپۆریە لەژێر ئیشرافی ئێمە تدریبیان پێ دەکرێت زۆر باش ئەو ساڵ بەتەمان لە دهۆک سنتەری تدریب بکەینەوە ڕاهێنان و لە سلێمانیش بکەینەوە بۆ ئەوی بتوانین پزیشکان بۆنە ئەو پسپۆری زۆر باشە زۆر باشە کە یەکێکە لە حەڵقەکانی سیستەمی فریاکەوتن بالضبط ئەمە لە کاگۆگر پرسم کاگۆگر ئەو تیمانی کە تەلەفۆنیان بۆ ئۆکرێ بۆ نمونە کەسێک نەخۆشیی کتوپڕی هەیە یاخود سووتانە یاخود جڵدەیە شتێکە لەو بابەتە بە ئیسعاف ئێوە فریای ئەەکەون ئەو تیمانی ئێوە تا چەندی شارەزایان هەیە لە ئەو ئیسعافاتە سەرەتاییانە بەڵێ کاکە سۆران ئەو تیمانە ئێمە کە پێک هاتووە لە کاربندێکی تەندروستی لەگەڵ شۆفێرێک ئەوانە ڕاهێنراون دەوراتیان دیتیێتە مدەڕەبن و زۆر باش ئیشی خۆیان دەزانون دەکەونە سەر حالەتەکان و بە زانستی دەیان گوازنەوە بە نەخۆشخانەکان ئێوە لە هەولێر چەند ئیسعافتان هەیە ئێمە لە هەولێر نزیکەی لە سنووری شاری هەولێر کە دەکاتە لە بڵێ لە مەخمورەوە تاکو حاجەوەبەرە نزیکەی 160 ئیسعافمان هەیە 160 بەڵێ هەموو ئەو ئیسعافانە ئامادەکراوە بە هەموو ئامێرە گونجاوەکان هەر هەمویان موادی فریاگوزاری تێدایە و سەتانەواتیشی زۆر زۆر باشن لە سیارەکان هەمووی مجاهزم بە تەواوی باشە ئەی بۆ مەسەڵەن 100 و ئەوە ئیسعاف هەیە بۆچی نەخۆش هەیە زۆربەی کات ئەیان بینی لەسەر ڕێگاکان بە هۆڕین لیان بە تۆمبیلی خۆیان نەخۆشەکەی خۆیانە گوێزنەوە بۆ خستەخانەکان هەڵبەتەوانە پەیوەندی بێمەوە ناکەن کە لەوانەیە دەزان ژمارەکەی ئێوە چەنە 122 زۆر ئاسانە بەبێ 066 شەتوانی لە هەر مۆبایلێکی ئاسیاسی یعنی ئاگر کوژێنەوە 150 ئێمە 122 ئێوە 122 بەڵێ بەڵام ئێوە پێویست بە کۆدوشتیش ناکات لێ 122 لێ باشە لە سنووری هەولێر 122 پەیوەندی باشە بۆ نەچۆتە ناو خەڵک ئەو ژمارەیە هی ئەوە نییە کە ئێوە بۆ نمونە ڕیکلامێ ناکەن ئێستا من حەریقم زۆر بینیوە لە شوێنان نووسراوە 115 بە قطعەیەک نووسراوە 115 ئاگر کوژێنەوە بەس ئیسعاف زیاتر لە مێدیاکان یاخود لە شوێنەکان نایبینی ئەو ژمارە من ئێمە یەکەم جارە جۆم لێ سۆران 122 تعریف کراوە و ڕێکلامی بۆ کراوە و قەتعامان هەڵواسینە لە شوێنە گشتێکان بەسەر لە پێشاموو بنکە تەندروستیەکان تقریبان ئەو ژمارەیە هەیە و تعریفی ئیسعاف دەکاتن لە زۆربەی میدیاکان و لە مقابلات و ڕێکلام بۆی کراوە باشە ئێوە کە تیمەکانتان نێرن دکتۆری تایە نەخر بەس نێرسە و مدەڕەبە و دەورانی ئەوە دەورەی بینیەوە بۆ ئەوی بە پەلە بتوانێت فریایی نەخۆشی بکە بەڵێ دەوراتیان دیتیە و زۆر بە ڕێک و پێچی شەکانی باشە کێشەی ئێوە چییە کێشەی گەورەتان چییە کێشەی گەورەی ئێمە هاوڵاتی و ڕێگاوبانەکانن و ڕاستی و تەلەفۆنکردنیش زۆربەی زۆر جاران ژمارەکەی ئێمە لە ژمارەکانی کۆڕک نزیکە مەسەن زۆر کەس تەلەفۆن دەکاتن خەدەماتی کۆڕەکی دەوێتن تەلەفۆن بە 122 دەکاتن بەقەڵەتی بەبرای خۆم بڵێم جاری وا هەیە ڕێگاوبانەکان ئاستا من بۆ ئێمە باشە ئێوە هەمووتان بۆ بەیەکەوە وەزارەت ئەوی شەناکە ئێوە خۆتان مەسەڵەن بەڕێوبەرێتەکان بتوانن ژوورێک دروستکەن یەک ژمارەی هەبێ کە تەنسیق لە بینی خۆتانە بکەن وەڵاوە حەزی ئێمێ بەڵام ئەویان لەسەر ئاستی ئێمە ناکرێتن ئەبێ وەزارەتەکان وەزارەتی معنی بەیەکەوە دابنیشن و بڕیارێکی لێسەر بدەن و ژوورێکی عملیاتی بۆ دابنێن باشە ئێوە داواتان کردووە بەڵێ لەوانەیە داوامان کردیە بەڵام بە ڕسمینە بۆ وەزارەتەکان ینی بەڕێوەبەرێتەکان بۆچی ئێمە لەسەر ئاسی داوائری خۆمان داوامان کردووە پێویستەکە پۆلیس و ئاگرکوژێنەوە هەموو داواکەن بەڵێ جاری وا هەیە پێویستت بە دایرە کارەبا و ئاویش هەیە باشە پێویست ئەوانش مشارێک بن لەگەڵ فریاگوزاری زۆر باشە کاک سۆرانەوە داواتان کردووە شتێکی وا بێت ئەکەی دێبەش داوامان کردەوە یعنی یەک ژماری تایبەت هەبێ ئاسان بێ هەموو هاوڵاتی بیزانێ بەڵێ باشە زۆر باشە کاک هاوڕێ ئێوە وەکو جەناب وەکو سەرۆکی لقی مانگی سووری عێراقی لە هەولێر هەماهەنگیتان هەیە لەگەڵ بۆ نمونە
تیمەکانی فریاکەوتن بەرگری شارستانی؟ بەڵێ کاکسۆران ئەمە وەکو پێناسەک لە بۆ مانجی سوور ئێمە ڕێکخراوەکی سەربەخۆیی بێلایەنین. طبعاً ئیشەکانیشمان دەست پێ دەکات لە ساتەکانی پێشەچی و هەر ڕووداوەک دەست پێ بکە. چەندین تیمیشمان هەیە لە بەشی فریاکەوتنی سەرەتایی کە ئەوانیش مدەڕەبن. هەموو کارەکانیشمان هەماهەنگیە لەگەر وەزارەتی تەندروستی. طبعاً سیارەی ئەمبڵانسیشمان هەیە لەناو ئۆفیسەکەی خۆمان. چەندین تیممان هەیە لە هەر کاتەچی ڕووداوەک ڕووبدا یعنی ئامادە دەبین بەقەدر توانای خۆمان خۆبەخشن بەڵێ هەمویان خۆبەخشن و چەندین خولیشمان کردیتەوە لە کەمپەکان و لە دەرەوەی کەمپەکان و لە خاستن لە بۆ فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتەکانیش کە ئەگەر ساتێک ڕووداوەک ڕوو بدا چۆن تەعامل لەگە ئەو ڕووداوەی دەکەن و طبعاً ئەمەش تیمەکانمان هەمووی مدەڕەبن لە دەرەوەی وڵاتیش لە ناو وڵاتی خۆشمان. ئێوە ئۆفیستان لە هەموو شارەکانی کوردستان هەیە؟ لە هەموو شارەکانی کوردستان هەیە. ئەم بەخۆشم مشرفم لەسەر هەموو شارەکانی کوردستان. باشە تاکی ئێمە هۆشیارە لە کاتی ڕوودانی کارەساتێکە. من دەمیست تازە بێمە سەر ئەو مۆزوعە. ئەمە طبعاً تەنها بەشی فریاکەوتنی سەرەتاییمان نیە، چەند بەشی کەمان هەیە لە بەشی فریاکەوتنی سەرەتایی. یەک لەوان دەورەی تەوعیەمان هەیە کە وشارکردنەوەی خەڵک. ئێمە لە ناو کەمپەکان کە هەر خولێکمان کردیتەوە بیدایەت لەسەر وشارکردنەوەی خەڵک چۆن یارمەتی دەردەبی لە بۆ وەزارەتی تەندروستی. تەنها ئێوە لە کامپەکانتانە بۆچی بۆ نمونە لە قوتابخانەکان لە ناوزانکۆکانە و کۆرسی وشارکردنەوەی ئەویشمان هەیە لە قوتابخانەکانیش. ئەمە لە زۆربەی قوتابخانەکان خولمان کردیتەوە و جانتای ئیسعافاتی ئەوەلیشمان لەسەر تەوزیع کردینە، سەیدەلیاتیشمان داناوە لە قوتابخانەکان و لە کەمپەکانش کارمان کردووە لە بەروەی ئێستا هەر نەخۆشێک بڵاو ببتەوە لە ناو کەمپەکان بڵاو دەبێتەوە وەکو نەخۆشی کۆلێرا. ئەمە زۆر حملاتی تەوعیەمان هەبووە لەسەر ئەو نەخۆشیە و چۆنیەتی خۆ پاراستن لەو نەخۆشیانە و لە دەروەوەی کەمپەکانیش ئەکەیت هەر هەیتمان یعنی ئەو خولانەمان کردیتەوە. حتا لە بۆ فەرمانبەرانەکانی بەڕێوەبەرایەتەکانیش ئەو خولانە کرایتەوە. زۆر باشە زۆر باشە. باشە کاک سۆران، جاری وهەیە شتێک ڕوئەدا لە کۆڵانێک بۆ نمونە ماڵێک ئاگری تێبەرە بێت و ماڵەکە ئەسووتێ، ئێوە زۆر ئەگەڕێن لەم کۆڵان بۆ ئەو کۆڵان مشکلەی ئەدرێستان نییە تا بگەنە شوێنەکە، یعنی ئەو میکانیزمە چۆن ئەیدۆزنەوە، چۆن ماڵێک خۆ ئەدرسێک نییە ژماری خانوویەک ئێوە بزانن دایرێک بچنە سەری؟ نەخێر بەو شێوەیە نییە. وەکو ئەرزی جەنابتم سەنتەری ژووری عملیاتی بەڕێوەبەرایەتیمان ئەوانە زۆر شارەزانە لە ڕووی کچ و کۆڵانەکانی ناو شاری هەولێر. شاری هەولێریش دابش کراوە لەسەر چەند بنکەیەکی بەرگری شارستانی کە لە ناو شاری هەولێر 8 بنکەی بەرگری شارستانیمان هەیە. لە ئەطرافی شاری هەولێر 8 بنکەی بەرگری شارستانیمان هەیە. هەر کەس هەر ئەفسەرێک هەر کارمەندانەی کە لە ئەو بنکانە کار دەکەن سنووری خۆیان زانیوە، هەتا حدێک یعنی کۆنتترۆلی شوێنی خۆیان کردی دەزانن چەند فەرمانگەی تێدا چەند کۆڵانی تێدا چەند مۆڵ و باشە. لە ناو بازاری هەولێر بۆ نمونە یاخود بازاری شارەکانی تریش بڵێن هەندێک کوچە و کۆڵانی تیا ئەو ئۆتۆمبیلە گەورانە ناتوان بچنە ناویەوە. ئێوە ڕێگە چارەیەکتان هەیە بۆ ئەمە؟ ئێمە ئاستەنجی ئەو پرسیارەی جەنابەت ئەمە کێشەی هەرە سەرەکی وڵاتی ئێمە کە لە مستەوای شار فەوهاتی ئاومان نییە. تۆڕی ئاو شەبەکەی ئاو زۆر گرنگە و داواشمان کردووە. باشە لە زمانی ڕژێمی بەعسا ئەو هینانە هەبوون بۆریەک بوو لە ناو بازاردا ئەنرا و ینی تیمەکان بەس سۆڵەکەیان لێ ئەبەست و ئاوەکە ئاهات. ئەمە زۆر دارێ وشک ئەو بۆڕیەکە هەبی کە وشکبی شەبەکە ئاوەکە بە مەزبوطی نەبیتن فایدەی چێکە ئەو بۆڕێ هەبی. باشە مەشتی تۆڕی ئاو شەبەکەی ئاو ئەگەر مەزبوط بوو لە شارەکە و فەوهات لە هەموو کچ کۆڵانێک دابدرێت وەک وڵاتانی دەرەوەی دنیا. سارێ حەریق پێویستی ناکا بگەڕێتەوە جارێکی کەس ئەو سیارەیەتان کەرە زۆر 9,000 لیتر ئاوی تێدا یان 10,000 یان 12,000 لیتری، یعنی مەکسیمال 12,000 لیتر ئاو دەگری.
بەس سێ چار دقه ئەوەکە بەتاڵ دەبین زادەریان هاوڵاتی دەرەوەڵە سیارە حریق هات ئاوی پێ نەبوو کاکە مەسەلە ئەوە نیە کە ئاوی پێ نەبوو ئاوی پێ بەڵام بە سرعات ئاوەکە خلاص دەبی جێگای پڕکردنەوەی ئاوکەش دوورە باشە ئێوە ئەگەر ئاگرێک بکەوێتەوە چەند سیارە ئانێرن بە پێ پێویستی شوێنەکە تیمی یەکەم کە دەگاتە سەر شوێنی ڕوودا ئەو بەرپرسەلەوەی کە داوا بکە ئایا تیمی دووەم پێویستە یاخود پێویست ناکە بە پێ حەزمی ڕووداوەکە باشە ئەو ئاوەی کە لەناو ئەو ئۆتۆمبیلانە هەیە تەنها ئاوە یاخود مادەی تریتیایە بۆ ئاگر کوژانەوە بە پێی نەوعێتی سیارەکە سیارەمان هەیە تەنها ئاوی تێدایە سیارە هەیە ئاو فۆمی تێدایە فۆم کە مادەیە کە بەکاردەیە بۆ بنزین و مشتقاتی بۆ بەنزی خانەکان بۆ مستەودعاتی نەفت و ئەوانە سیارەمان هەیە ئاو فۆم و پاودەر و ثانی ئۆکسیدی کاربۆنی تێدایە بەپێی پێویستی ڕووداوەکە ئەو مادەیە بەکاردەهێنرێت باشەش ئاگرێ بووە کە بۆتان کۆنتترۆل نەکرێت تاوەکو بیناکە تەواو هەمووی بسووتێ شتیوا بووە هەیە شەرت نییە ئیلا بینا باڵەخانەی بەرزبی لەوانەیە کارگەیەک بی معمەلێک بی لە نزیکەوە کارگەی ماستی مێرسین گەڕێگرت بە تەواوی لەبەرەوەی تەکوینی پێکاتەی ئەو شوێنە قابل اشتعال سریع بوو زوو گەڕی گرت و زیاتر لە باشە سیارە ئێوە بەس بەشداری کرد ئێوە کاتێکتان هەیە بۆ نمونە بڵێن بە هاوڵاتیان بڵێن کە ئێوە ئەو کاتی کە پەیوەندی بە ئێمەوەکەن دوای پەیوەندێکی ئێوە ئێمە بەونە خولەک ئەگەی نەلاتان شتی واتان هەیە بیری لێکەنەوە شتێکی وا دروستکەن ئێمە لە بۆ نمونە لە هۆڵندا 2 دقەیە بە 2 دقە گارانتیێن ئەڵێن ئێمە ئەگەی نەلات بە 2 دقە ئەتوو لە وڵاتی ئێمە گەرنتی نییە کە ئەتوو بە چەند دقە دەگەیە شوێنی ڕوودا بە پێی شوێنی ڕووداوەکە و ئەو بنکەی بەرگری شارستانی کە یعنی ئەو کەسی کە لێ قەومی خۆی و شانسی خۆی نەخێر بە پێی هاوڵاتیان تا چەند هەماهەنگن لەگەر تیمەکانی بەرگری شارستانی و تیمەکانی ئیسعاف و کارەبا و إلى آخره باشە ئەو یعنی هاوڵاتیانیش هەڕێ بە تیمەکان یاگر کوژانەوەش نایەن بڕۆن لە سەرجادەوەکو هەندێک زار نەخێر ئەمبولانسەکان چەند جێبیستی سەفارەی سیاراتی حەریق و ئیسعاف و ئەوانە دەبن کە ئەنەما ڕێگای خۆی گرتی و بەرنامە مسابقەی لەگەڵ دەکە بە پێشی دەکەوێت لە دوای ڕاتتان لە ترافلایکرا دەربازی ببێتن باشە دکتۆر شاخەوان کێشەیەکی تر ئەوەیە کە بۆ نمونە نەخۆشیێکی کتوپڕی ئەبێ ئەچێتە نەخۆشخانەیەک لەو نەخۆشخانەیە پێڵێن تۆ ئایدی ئەمەنیت بڕ بۆ فلان نەخۆشخانەی تر یعنی بۆچی ئەم نەخۆشخانانە وا تەسنیف کراوە وا جیا کراونەتەوە وڵی بەداخەوە ئەکە لە خەلە لە گەورەکانی ناو سیستەمی ئەمە سیستەمی تەندروستی تاوان سیستەمی فریاکەوتنی ناوخە نەخۆشخانە چەند فاکتەرێک هەیە هەیەک لەو فاکتەرانەمە کەم کوڕەتی زۆرمان هەیە یەک لەوانە نەخۆشخانەکان چۆنەتی دیزانی نەخۆشخانەکان سیستەمی فریاکەوتنی نەخۆشخانەکەمان دیزانی زۆربەی زۆری بە گوێرەی ستاندەرد نییە و هەروەها وەکو وتت هەندێک نەخۆشخانە تەنها بۆ تڕۆما دروستکرایە هەندێکی تەنها بۆ حاڵاتی باتنی ینی هەنا و هەندێکی تەنها هەمووی وەردەگرێت بۆ نە ناو هەولێر خەسخانەی ڕۆژاوا زیاتر حاڵاتی ڕووداوەکان وەردەگرێت باشە کەسێک لی ئەخەومێ شپرز ئەبێ ئەوە جاری ژمارەکەی بۆ نادۆزرێتەوە پەیوەندی بکە بە کێوە اینجا لە پاشە تا خۆی بە ئۆتۆمبیلی خۆی ئەگەر بێت ئەگەر ئیسعافیش نەبێت بە ئۆتۆمبیلی خۆی ئەچێتە خەستەخانەکە لەوێ ژەڵێن تۆ لەم خەستەخانەیە ئێمە پسپۆری پزیشکی فراکەوتن لە وەزارەتی تەندروستی ئەو تەرحەمان کرد بەڕاستی ئێمە پرۆژەیەکی 25 لاس پەڕەیمدا وەزارەتی تەندروستی بە زۆر بە تەفاسیلی باسی هەموو ئەو فاکتەرانم کرد شتۆنێتی دیزانی نەخۆشخانەکان مەساحی نەخۆشخانەکان مەساحی پێشوازی نەخۆشخانەکان چ نەوع حاڵەتێک وەربگرن کارمەندەکان چۆن ئیش بکەن پزیشکان چۆن بیش بکەن بەس بەڕاستی ئەو پرۆژێکی زۆر گەورەیە پێویستە حکوومەت لەسەر ئاستی وەزارەت و لەسەر ئاستی حکوومەت ئەو پرۆژێت تطبیق بکات چونکە ئێمە خەلەلمان زۆرە بە هیچ شێوەیەک نابێت نەخۆشخانە تەنها ڕوودا وەربگرێت باشە دکتۆر ئەوە پرۆژەیەکە پێویستە هەموو شتێک وەربگرێت ئەوە پرۆژەیەکە ینی ئەبێ کاتی ئەوێ و بودجەی ئەوێت و خاستن لەم وەزع خراپی ئێستا بەڵام ئەوەی کە من باسێکم شتێکی ئاسانە یعنی بۆچی ئەو خەستەخانەیە وەری ناگرێ ینی فریاکەوتنیشی سەرەتایی لەوانەیە ژیانی ئەو کەسە ڕزگارکە لەبەرەوە ئێستا بوون نەخۆشخانەی ناوەندی ناو هەولێر تینی لێ نییە تیمی فریاگوزاری شکان ئەوانی لێ نیە لەبەرەوە ناتوان ڕووداوەکان وەربگرێت
پزیشکی پسپۆری ئەمە لێنیە ناتوان وەربگرن ڕۆژاواش بە هەمان شێوە دکتۆری پسپۆری هەناوی لێنیە وەکو جێنشین لێ خەفەرەیان هەیە ینی دەتوانن بانجی دکتۆر بکەن بەس تا دکتۆرەکە دەگاتەوە نەخۆشەکە تەحویل دەکرێتە ڕۆژهەڵات بەڕاستی ئەمە نەخۆشخانەی ڕۆژهەڵات ئێمە وەکو پزیشکی فریاکەوتن پسپۆرەکە تطبیقمان کردو هەموو شتێک وەردەگرین لە نەخۆشخانەی ڕۆژهەڵات حاڵاتی ڕوودا وەردەگرین حاڵاتی سوتان وەردەگرین حاڵاتی جەڵتە وەردەگرین بەبێ جیاوازی ئایا لە عمری یەک ڕۆژەوە تاکو 100 ساڵ ئەمە پزیشکی پێناسەی پزیشکی فریاکەوتن لە دنیادا ئەو هەیە دەبی هەموو شتێک وەربگری و ئێمە بەڕاستی ئەو خەستەخانە پێویستە هەمووی پێداچوونەوەی پێ بکرێت و هەمووی شتێک وەربگرن باشخانەی ڕۆژاوا پێویستە هەموو حاڵاتی فریاکەوتن بگرێت بەس ئایا ئەمە لە ئیمکانێتی حکوومەتدایە ئەویان نازانم باشە من ناتوان لەو باشەکە ئەمە لە کاگۆگر برسم ئێوە هەماهنگگیتان هەیە لەگەڵ خەستەخانەکانە بۆ نمونە کەسێک کە ئێوە دۆزێتەوە و ئێوە هاوکاریەکەن و لە ڕێگەی سعفەکان یعنی بۆ خەستەخانێکی تایبەت هەیە یاخود تەلەفۆنەکەن بۆ خەستەخانێکی تایبەت کە ئەوەیە من نەخۆشێکمانەیە حاڵتەکەی وایە وا ئەگەینە لاتان ئەو هەماهەنگگیە هەیە جارێکم جارتیمەکانمان خۆیان نەزان ئەو کەسێک کە هەڵی دەگرنەوە لە جادا یان لە هەر شوێنێک بیتن ئەوە خۆیان نەزانن ئەو تەستیفەکان نەزانن کام نەخۆشە بۆ کام نەخۆشخانە ئەیبان بەڵام کە ئەچی بن خەبەر ئەدەن ئەو کە ئەگە کەسێک زۆر تایر بیانی نەخۆشەکەی شەڕ بێت بە کوردهواری خۆوانە خەبەر ئەدەن ڕێ شتێکی وامان بەڕێگاوەیە ئەیش بە ئیدارە ئاڵێ مەڕاستی ئیدارەی نەخۆشخانەی پێوەکان و لەگەڵ دکتۆرەکان قسە بکرێت بەس بەداخەوە سیستەمە نییە لە مەفروض زەڕێڕاوە سیستەمە نییە جارێت لەگەڵ ئیداری پێویستەکە یەکەم جار پەیوەندیکەن بە دکتۆرەکانەوە لە خەستەخانەکان دکتۆرەکان حاڵەتەمان هەیە حاڵەتەکەی وایە زەختیەوە هەیە بۆ ئێمە خۆمان حەزر نەبووە دکتۆرە و شتاقات لەبەر ئەوەی کە اختصاسیەکەشتە بۆ کاکتۆر و تازەیە بۆیە نەبووە بەڵام ئەگەر هەر کاتێک نەخۆشێکی با بڵێ شەڕ لە ڕێگابیتر لە لای تیمەکانمان بێ نەخۆشخانە ئیدارەکەی ئاگدار دەکەنەوە دەڵێن تەوارێکە ئاگدار دەکرێتەوە کە نەخۆشێکی وایە بەڵام ئەگە کارەساتێکی گەورە هەبێتن مەجموعە بریندارێک هەبیتن حادیسەیەکی گەورە هەبیتن بە تاکید ئەوە خەستەخانەکان ئاگدار دەکرێنەوە پێیان دەڵێن ئەو حادیسەک هەیە ئەوەندە نەخۆشتان بۆ دێتن باشە من وتە ئەو سیستمە تازەیە ئەمێ پێم بڵی پزیشکی فریاکەوتن ئەمەی کە اختصاسی پسپۆرەکەی کاکتۆری تازەیە باشە من پرسیاریشی ترم هەیە بەڵام پێش پرسیارەکەم ئەچینە ناوبڕێک و دەگەڕێنەوە بەڕێزانە چینە ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە